مێرینا لەولەبی هۆرمۆنی چی و بۆچی بەکاردێت؟ مێرینا جۆرێکە لە لەولەب لە ناو منداڵبانی خانماندا دەنرێت. ئەم لەولەبە ڕێگری دەکات لە دووگیانی و هەروەها بۆ چەند پێویستیەکی دیکەی تەندروستیشدا دەنرێت. ڕێگریکردنی لە دووگیانی بۆ ماوەی 5 ساڵ کار دەکات، بە ڕێژەی لە 99 ڕێگری دەکاتن. و هەروها لایەنە باشەکانی چییە؟ خوێنی سووڕی مانگانە کەم دەکاتەوە. ئەم لەولەبە بۆ جارێکدا دەنرێت، پێویست ناکە خانمەکە ڕۆژانە ڕێگری لە حمل بکات، وەکو حەب یەک جاردا دەنرێت لەولەبەکە. و هەروەها لە کاتی دەرهێنانی توانای دووگیانبوونی بۆ دەگەڕێتەوە. و هەروەها لایەنێکی تری باشی هەیە کە دەتوانین بۆ ئەو خانمانە بەکاری بێنین ئەوانەی دیواری منداڵدانیان ئەستور بووە یاخود ناوپۆشی منداڵدانیان ئەستور بووە. وەکو هەر دەرمانێکی تر لایەنی لاوەکەشی هەیە، لەوانەیە سووڕی مانگانە لە خانمەکە تۆزێک ناڕێک بێت، یاخود ئەم لەولەبە ئەگەری ڕۆیشتنی هەیە چ بۆ سەرەوە بێت یاخود بکەوێتە خوارەوە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو خانمان. سپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.